و ئێستا دێنە سەر ئەو بابەتەی کە هونەریە و بۆ ئێوەمان ئامادە کردووە. ئەم بەیانیە لەگەڵ خودی میوانەکەمان کە ئەمڕۆ پێشەنگاکی شێوەکاریش ئەکاتەوە قساکەین گفتوگۆکەین باسی پێشەنگاکەیەکەی میوانەکەمان حەمە هاشم شێوەکارە کە ئەم بەیانیە لەگەڵ مامیوانە. بەیانیت باش مامۆستا، هیوادارم کە باش بیت. دەمەوێت ئەمڕۆ سەبارەت بە بەرجەستەبوونی ژیان و ڕنگدانەوەی ژیان لە تابلۆکانی تۆ وەکو نەرمەند حەمە هاشم قسە بکەین. هیوادارم کە بەیانێکی باشت هەبێت. بەیانیتان باش، بەیانی هەموو بینەرانی کوردستان 24 باش. ئەمڕۆ 18 پێشانگای تایبەتی من هەیە لە هۆڵی میدیا لە شاری هەولێر. پیشانگاکەم بە ناوی چوارچێوەی تاڵە. چوارچێوەی تاڵ هەر خۆی لە ناوەکەی ڕادیارە کە فکر یەکجار کاریگەری هەیە لەسەر کارەکانی من و زۆربەی کارەکانی من دەچنە ناو خانەی ئەبستراکتی دەربڕی خوازی. ئەبستراکت بۆ خۆی کۆمەڵێک ڕەوتی جیاجیای هەیە، یان دەتوانین پۆڵێنی بکەین بە چەند بەشێکی جیاجیا. باشە مامۆستا بێشەوەی کە بینە سەر ئەبستراکت و شێوەی کارکردنی جەنابێت با بزانین بۆ ناوت ناوە چوارچێوەی تاڵ و گزارش لێرە چی ئەەکەن تابلۆکان کاڵی کاڵی چوارچێوەی تاڵ بەڵام کە ئێستا من لە لایەکی شاشەکەی بینم ڕەنگی زۆر جوانی تیا بەکاراتەوە ڕەنگا و ڕەنگن تابلۆکە گزارش لە چی ئەەکەن و بۆ ناوت بۆ هەڵبژاردووە؟ بەڵێ ڕاستیەکەی چوارچێوەی تاڵ یان بڵێن هەموو کارەکانی من کە پێشتریش کردومە ئەوە پانزەمین کاری تایبەتی منە، پانزەمین پیشانگای منە کە کردومە. هەر هەموو کارەکانم دەربڕێنی لە بەڕاستی بەداخەوە کە ناخۆشیەکانی گەلی کورد نەهامەتیەکان ئەو جینۆسایدانەی کە بەسەر میلەتەکەمان داهاتووە و زۆرێک لە کارەکانم پەیوەندی بە کۆچی لاوان هەیە بۆ دەرەوەی وڵات و هەندێکیان پەیوەندی بە خوشکان و ژنان و کچانی ئێزدی هەیە کە لە دەستی داعش چەندین نەهامەتی زۆر ناخۆش و ڕۆژی تاڵیان هەبووە. جگەلەوە تەرکیزی تەواوی ئەو پیشانگایم لەسەر مەسەلەی ژن، ئازادی ژن، ئەو مەسلەی کە ژینە ئەمینی بۆ قوربانی تێداوە ئێستاش ئەو ڕەوتە هەر بەردەوامە و چەند کارێکم لەو بابەتانە کردووە. جگەلەوە بەشێک لە پیشانگاکەم بابەتێکە کە بۆ من سەرنجڕاکێشە کە ئەو کۆڵبەرانەی کە لەسەر سنووری نێوان عێراق و ئێرانیان کوردستانی ڕۆژهەڵات و باشوور دەبنە قوربانی بە گولەیەک سار دەبنەوە و لە ناو بە فڕق دەبنەوە. کێشەی ژیانیان هەیە، کێشەی نانیان هەیە. کۆمەڵێک ئازار کە ئینسانی کورد هەیەی یان ئینسان بەگشتی لە سەرانسەری دنیا کە هەیەی ئێستا لە ناو تابلۆکانی مندا هەیە. بۆیە ناونێ ناوە چوارچێوەی تاڵێنی. پێشتریش لە مانجی سێ لە پۆلۆنیاش پیشانگایەکی کەم کردەوە هەر ناوی وێرانیەکانی جەنگ بوو، ینی پەیوەندی هەبوو بۆ شەڕ و ئاژاوەی کە لە ئۆکرانیا خەڵک ئاوارە دەبووە لە من لە موقعی شوێنەکە پیشانگاکەم کردەوە. کاتەوە بێت مامۆستا بێت لە تابلۆکان تا ئاماژە بەو نەهامەتیانەکەی کە لە دنیای ئێستا بەسەر مرۆڤەکان دێ ئەویش بەهۆی ئەو ناداتپەروەریەی کە لە وڵاتان هەیە و بەم شێوەیە لە ڕێی هونەرەکەتەوە ئەی خەیتە بەردیدی بینەر. جا باسی هونەری ئەبستراکت کرد. دەمەوێت بزانم ڕنگدانەوەی ئەبستراک لە ناو کارەکانی تۆ شێوازەکەی تەنیا ئەبستراکتە یاخود کار لەسەر سوریالیزمی شەکیت؟ ڕاستەکەی ئەمنەوەی کە باسم کرد دیوی پشتەوەی کارەکانم بوو، یعنی فکری ناو فۆرمی ئیشەکانی من بوو. ئەوەی کە دەیبینی فۆرمی ئیشەکان خۆی ئەبستراکتی دەربڕین خوازیە. یعنی ئەوەی کە باسم کرد ئەبستراکت بۆ خۆی پۆڵێن دەکرێت بە چەندین بەشی جیاجیا و من هەڵبژاردەی من بۆ من ئەبستراکتی دەربڕین خوازیە لەبەری دەتوانی فکر تێدا تەوزیف بکەی و دەتوانی هەموو ئەو گزارشتانەی کە خۆت دەتەوێت لە ناو تابلۆیەکەدا بەرجەستەی بکەوە بینەر ئاسانتر تێبگە. هەرچەندە ئەبستراکت بۆ بینەری کورد تۆزە قورسە لەبەرەوەی هەم وەکو هونەر زۆر نەچۆتە ناو کللتوری ئێمە و زیاتر بینەری کورد بۆ ئاشنایە کە مەسەڵەن گەردێتە پێشانگایەکی شێوەکاری زیاتر حەزی لەوەیە سروش ببینێ، مەسەڵەن ژیانی ڕۆژانەی خەڵک ببینێ بە ئیشی واقعی، ئەوەی کە وەکو فۆتۆگرافە یان بەکاری ئەو هونەرمەندانەی کە
سروش دەگوازنەوە بەڵام ئەو ئیشانەی من کە ئەبستراکتە زۆرێک لە بینەرەکان بەڕاستی تووشی هین دەبن ینی تەسادم دەبن لەگەڵ شێوەکان ئەبستراکت خۆی ئەگەر بینە سەر مێژوەکەی مێژوەکی زۆر دووری هەیە ینی لە 1970ەوە ئەبستراکت هەیە کاتێک هونەرمەندێکی گەورەی وەکو کاندنسکی کە خۆی وەکو ڕائیدی ئەبستراکتە لە مێژووی هونەر تەنیا بە شەپۆلی تەنورەیەکی ژن کە گوڵگوڵی بووەوە کە بالی داوە شکلێک هاتوتە زێنی ئەو پیاوەوە ئەوەی کردو بە تابلۆ و لە سەردەمی خۆی لە 1970دا بە هیچ شێوەیەک ئەو جۆرە تابلۆیە مەرغوب نەبووەوە خەڵک ڕەفزی کردوێتەوە بەڵام ئێستا ئەبستراکت یەکێکە لە شێوازە زۆر تۆکمەکان کە لە دنیا هونەرمەندانی زۆر پێوەی سەرقاڵ بووە بە یەکێک لەو ستایلانەی کە دەتوانین فەلسەفە و فکر تێدا تەوزیف بکرێەوە جیاوازترە لە هونەرەکانی دیکەوە پێم وایە زۆر قورسترە کە هونەرمەندێک بتوانێت لە ئەبستراکت کار بکە لە جیاتیەوەی کە لە کارێکی واقعی ئیش بکە. باشە زۆر جار باس لەوە دەکرێت کە تابلۆکان یاخود هەمەهاشم تابلۆکان دەباتە دەرەوە. تابلۆکانن هەمەهاشم دەبەنە دەرەوە یاخود هەمەهاشمە کە تابلۆکان دەباتە دەرەوە. ڕاستەکەی ئەوە بابەتەکە دوولایەنەیە ینی ئەوەی کە من تابلۆیەکان دەبم یان تابلۆیەکان من دەبن ئەو بێگومان تابلۆیەکان زیاتر دەتوانن تۆ پەلچێش بکەن بۆ دەرەوە چونکە فکری ئێمە یان بڵێن ئەو قەزیەی کورد مەشاکلی کورد کە هەمانە ئێمە بەداخەوە کە میلەتێکی ژێردەستەین دەوڵەتمان نییە لە چوارچێوەیەکی زۆر داخراوی کللتوری داینێنی ئێمە ئەگەر بینە سەر ڕاستەکەی کورد خۆی لە بازنەی کللتوری دنیا لە دەرەوەیە یعنی تۆ چۆن دەتوانانی لە ڕێگەی هونەر بچێ ناو کللتوری جیهانی ئەوە بابەتێکی گرینگە کە هونەرمەند ئاسانتر دەتوانێت بە تایبەتی هونەرمەندی شێوەکاری چونکە لە هونەری شێوەکاری وەکو هونەرەکانی دیکەنی وەکو سینەمانی وەکو مەسەلەن بۆ نمونە شانۆ نییە کە زمان تێدا زاڵ بێ تۆ گەر شێوەکاربی دەتوانی بە ڕنگ چونکە ڕنگ لە کوردستانیش هەمان ئەو ڕێگەیە کە کەسێکی ئەمریکی یان کەسێکی ئەوروپیش تەلەزوودی لێ دەکا یا بڵێ چێژی لێ دەبینێ یان دەتوانێت پشتەوەی باگراوەندی ئیشەکان بخوێنێتەوە بۆیە کەسی شێوەکاریان هونەری شێوەکاریان تابلۆی شێوەکاری سەریعتر خێراتر پەیامەکەی دەگەیەنێ ئەنجا ئەوە وا دەکات کە تۆ هەوڵ بدەیت کە ئەو کێشانەی کە تۆ هەتەوەکو پەیامێک کە من پێم وایە هەندێک جار هونەرمەند دەتوانێت ڕۆڵی زۆر کاریگەرتر بێ لە کەسایەتی سیاسی لە ناو مەحفەلی سیاسی گەورەی دنیا چونکە من ئەوە بە چاوی خۆم بینیومە یعنی من لەو پیشانگانەی کە لە ئەوروپا کردومەتەوە ئەوەندەی کە خەڵکەکە گرنجیان بە فکری کارەکە داوە بە فۆرمی کارەکە نەداوە چونکە لە باگراوەندی کارەکە تێگەیشتون و ئازارەکانیان بە زەهنی ئەوان هاتووە بووە بە پەیامێک کە من توانیمە لە ڕێگای هونەرەکەمەوە ئەو پەیامی کورد بگەێنم بە هەندێک لەو وڵاتانەی کە من پیشانگام تێدا کردێتەوە. باشە مامۆستا ئەو پرسیاری کە زۆر جا لە لای هونەرمەند ڕەنگە قورساییەکی وای هەبێت هەندێک هونەرمەند بە شێوازێک جوابەیەنەوە منەمێ جوابی جەنابەت بزانم سەبارەت بەوەی کە تابلۆ بە پارە دەنرخێنرێت؟ هیچ تابلۆیەک بە پارە نانرخێنرێت چونکە هونەرمەندەکە کە خۆی تابلۆیەکە دەکات بەڕاستی نرخی تابلۆیەکە بە پارە لە لای ئەو کەم بایەخ دەبێت یان بایەخی کەم دەبێت بەڵام هەندێک جار ئینسان بۆ بژێوی ژیانی خۆی تابلۆیەکانی دەفرۆشرێت دەبێت ئەوە ژێگلاکەینەوە چونکە هونەری جددی جیاوازە لە هونەری بازرگانی یعنی هەندێک لە هونەرمەندان کار دەکەن تەنیا بۆ فرۆشتنی کارەکانیان بەڵام هەندێک لە هونەرمەندانی دیکە وەکو فکری فەلسەفی لە ناو کارەکانیان هەیە ڕەنگە لە فەزای بڵێن ئستاتیکای ناوماڵ جێگای تابلۆکانیان باش نەبێ مەسەن بۆ نمونە کابراەک بە پێی مەنتیقەش دەگۆڕێ بە پێی شوێن دەگۆڕێ مەسەرەن ئەو خەڵکی شەرقی حەزی لێیە دائیمەن ئەو تابلۆیانەی لە ماڵی خۆی هەڵی دەواستێت تابلۆی واقعی بن چونکە ڕوئای ئەوە ئاستی ڕۆشنبیری ئەو تەجاوز ناکا لە شتی واقعی بەڵام کەسێکی ئەوروپی یان کەسێک کە سەقافەتی هونەری گەورەترە لە ناو کەشی ناو ماڵەکەی خۆی دەیەوەکو دیکۆراسیۆن
کارێکی ئەبستراکت دابنێ کە خۆی دەزانێت چەندە گونجاوە لەگەڵ پەردەی ماڵەکەی لەگەڵ قەنەفەی ماڵەکەی لەگەڵ فکری خۆی کە وەکو کەسایەتیەک ئەنج فکری هەر چۆنێک بێ ئایدۆلۆژیا هەرچی بێت. بەڵێ ئێمە سپاس دەکەین مامۆستا حەمە هاشم شێوەکار ئەم بەیانیە لەگەڵ ئێمە بووی بۆ هیوایی کە لە هۆتێلە زۆر گەورەکانی کوردستان لە ناو وەزارەتەکان لەم وجا ئێمە وێنە یاخود ئەو تابلوانە ببینین کە نمایش کراوە دانراوە وەکو ئەو تابلوانێک کە هی ئێوەن و باسی ئازارەکانی کوردەکەن. زۆر سپاس دەکەین کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ڕەخسانی ئەو دەرفەتە.